هاوسەرگیری لەگەڵ کوڕەکەی خۆی کرد. ڕووداوێکی سیر تۆڕە کۆمەڵایەتیەکان دەهەژێنێت، بەڵام ئەو هیچ پەشیمان نییە و دەڵێت خۆشم ویستووە. لە منداڵیەوە هەڵی گرتەوە وەک کوڕی خۆی بەخێوی کرد، بەڵام دوجار خۆشی ویست و هاوسەرگیری لەگەڵدا کرد. چیرۆکێکی سیر و جیاواز خەڵکی تووشی سەرسوڕمان دەکات، ئەوەش دوای ئەوەی ژنێکی تەمەن 53 ساڵ هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی 22 ساڵان کرد کە لە خانەی بێسەرپەرشتان بەخێوی کردووە. ئایسیلۆ چیژێڤسکایە مێنگاڵیم، میوزیکژەنی ڕووسی و تەمەن 53 ساڵ، لە مەراسیمێکی خێزانیدا لە شاری کازانی ڕووسیا لەگەڵ دانیال چیژێڤسکی تەمەن 22 ساڵ هاوسەرگیری کرد کە لە تەمەنی 14 ساڵیەوە لە خانەی بێسەرپەرشتان هەڵی گرتوۆتەوە و بەخێوی کردووە. ڕۆژنامەی زەسەنی باریتانی بڵاوی کردوتەوە. ئایسیلۆ لە خانەی بێسەرپەرشتان وەک مامۆستای مۆسیقا کاری کردووە، هەر لەوێش دانیاڵی هەڵگرتوۆتەوە و دواتر هاوسەرگیری لەگەڵدا کردووە. ئایسیلۆ دەڵێت پەیوەندی سۆزداری لەگەڵ دانیال لەو کاتەوە دەستی پێ کردووە کە بەخێوی کردووە و بردوێتی بۆ ماڵەکەی خۆی. ئەو دەڵێت سەرەتا وەک کوڕی خۆم زۆرم خۆش دەویست، بەڵام دواتر کەوتمە خۆشەویستی و پەیوەندی سۆزداریەوە. بەبیستنی ئەو هەواڵەش بەرپرسان بڕیاریاندا بە وەرگرتنەوەی 5 منداڵی تر لە ئایسیلۆ کە هەڵی گرتوونەتەوە، بەڵام ئەو بەتەواوی بڕیارەکەی بەرپرسانی خانەی بێسەرپەرشتان بۆ وەرگرتنەوەی 5 منداڵەکەی تر ڕەت دەکاتەوە و دەڵێت وەک منداڵی خۆم بەخێویان دەکەم.